ئەمە شوێنی حەوانەوەی مام خورشید جەلالی پێشمەرگەی دێرینە کە بە وتەی خۆی ماوەی 6 ساڵ زیاترە لە حاڵ و گوزارانێکی سەختدا ژیان بەسەر دەبات. تاکە داواکاریەویش لە بەرپرسان و خێرخوازان دابینکردنی تەنها کابینەیەکە بۆ ئەوەی ژیانێکی باشتر لەوەی ئێستای بەسەر بەرێت، ئەگەرنا ئەوە پێدەچێت لە گەرمایەکی بەتیندا یان لە زستانێکی سەختدا گیان بسپێرێت. وەڵا دەمێکە وەڵا 5-6 ساڵە بێ وەڵایی زستانان سەرمامە بێ زۆر ساردەنە کابینەکە تەنەگەی ئاو دێتە ژێرمەوە وەڵا هاوینانیش گەرمایە ئارە وەڵا پانکەوەشتم لا نێویچم نییە و نەبەخوایەک دوو جار هاتن لا ئەو بینای ما کاکەری ماغا بووین لەوێنە هیچیان بۆمان نەکرد نەبەخوا وەڵایی ئەگەر شتێکم بۆ بکەن زۆر مەمنونم و کابینە بێ مەعاشم نییە و پێشمەرگایەتیم کردووە و وەڵا زۆرن پێشمەرگە بووم لە چەم ڕەزان بووین لەوە خشەڕێنان و عێراقا پێشمەرگە بوون. لای خۆی شێوە بەڕێوەری چاودێری و کۆمەڵایەتی چەمچەماڵ ڕایگەیان لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەیاندا خانی بە ساڵاچوانیان هەیە، بەڵام بەهۆی قەیرانی دارایەوە فەرمانبەری بۆدا نەمەزراوە. ئاماژەشی بۆ کرد چەند هاوڵاتیەکی دیکەش هاوشەوی مام خورشید لە ژیانێکی سەختدا ژیان دەگوزارێنن و بەنیازن بیان گوازنەوە بۆ خانی بە ساڵاچوانی سلێمانی یاخود خانی بە ساڵاچوانی هەولێر. ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەی بەدانی کۆمەڵایەتی چەمچەماڵ بینای خانی بە ساڵاچوانمانەیە بە کامل کەلوپەلەکانی ناویەوە، بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی ستافە نەماتوانێت سوودمەند بین لەو بینایە. بیناکەمەنداوە بۆ ڕێکخراوی ژیان بۆ مافەکانی مرۆڤکە و ئافرەتی ێزیدانێکی لە دەستی داعش ڕزگار بوون کار لەسەر بارودۆخی دەرونی ئەوانەکەن. لە هەمان کاتدا ژمارەی خانومانەیە بۆ پیر و پاکەوتان کە ژمارەی 20 خانەوە هەر 20 خانۆکە ئێستا ماڵی تایە، بۆیە لێستا ناتوانین هیچ کەسێک لەوانە وەرگین کە بێلانە و جێگان، بەڵام ئەتوانین ئەگەر ویستیان بیانێرین بۆ خانی بە ساڵاچوانی سلێمانیان هەولێر تا هەزشن کەسێکمان نردووە ئەو پیاوانەی کەلوێنێ مەقسەمان لەگەڵ کردوونە ئامادەنی بچین بۆ خانی بە ساڵاچوان، ئەگەرنا ئێمە یانگوازینەوە لە خانی بە ساڵاچوانی سلێمانی لەوێ هەموو خزمەتگوزاریان بۆ دابین کراوە ژیانێکی باش ئەژین. ئێمە بەهۆی قەیرانی دارایەوە ئەو نەسرێکی هەمانە تەنانەت بەشی خەرجەکانی خۆمان ناکە، بۆی ناتوانین شتێکیان ئێستا بۆ دابینکەین مەگەر هانا بن بۆ کەسە خێرخواز و دەوڵەمەندەکان بتوان کارێکیان بۆ. دوای 26 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان و دەسەڵاتدارێتی کوردی لە سەدەی 21دا ئەمە ژیانی پێشمەرگەیەکی دێرینە کە مام خورشیدە کە پێدەچێت ئەم ئازادەی ئێستا هەیە بەرهەمی ڕەنجی مام خورشید و چەندان پێشمەرگەی وەکو ئەو بێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.